ورن تەماشای فرمێسکەکانی ئەبوو حازم بکەین ئەم پیا و ساڵحەی کە عومەری کوڕی عەبدولعەزیزی پیا و چاک بردبوویە لای خۆی و ئەیوت تۆ ئیشت بەس ئەوە بێ نەسیحەتم کە. ئەبوو حازم معروفە هەر وەختێک کە وتیان عومەری کوڕی عەبدولعەزیز حتمما ناوی ئەمیش لەگەڵ ئەوە هێنن. با بچینە لای ئیبن حازمیش بزانین ئەو چی کردووە. بینیان وە ئیبن حازم ئەگری فرمێسکە ڕێژێ و فرمێسکەکەی لە هەموو ڕوومەتی لە هەموو دەموچاوی لە ناوچەوانی هەڵەسوێ. وتیان بۆ وا ئەکەی؟ وتی بیستومە کە خوای پەروەردگار ئەو شوێنە ناسووتێنێ کە فرمێسکێکی بەرکەوت بێ لەبەر خاتری خوای پەروەردگار. منش حەزەکەم ئەو فرمێسکە لە هەموو دەموچاوم هەڵسووم بۆی خوای گەورە دەموچاوم لە ئاگری جەهەنەم بە دوور کرد. تۆ جارێک هاتی فرمێسکێک بۆ ئەمە بڕێژی و لە دەموچاوتی هەڵسووی؟ ئەمەش جۆرێکی ترە لە فرمێسک.